زانست بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 18 چۆن زیندەوەران گەشە دەکەن. ژیانت لە تاکەخانەیەکەوە دەستی پێ کردووە، پاشان دابەش بووە بۆ دووخانە، ئەو دووخانەیەش دیسان دابەش بووە بە 4 خانە، ئەو 4 خانەیە بوویتە 8، بێگومان 8 خانەش دەبیتە 16، 16 خانە دەبیتە 32 و بەو جۆرە کاتێک کە لەدایک بووی جەستەتیان لە شولارت لە چەند خانە پێکاتووە؟ ملیارەها خانە. لەگەڵ ئەوەی سەرنجدان ئاسان نییە، واتە ناتوانی بەڕوونی بیبینی، بەڵام تۆ ئێستا ئەگەر تەمەنت بۆ وێنە 11 12 13 ساڵ بووی، تۆزەک لە مانگی پێشوو درێژتری. لەو ماوە کورتە ئێسکەخانەکانت چەندین جار دابەش بووینە بۆ پێکهێنانی ئێسکەشانەی زیاتر. هەروەها خانەکانی ماسوولکە، خانەکانی پێست، ئەوانیش دووبارە دابەش بووینە. لەبەر ئەوەی خانەکانی لەشت بەردەوامن لە دابەشبوون، ئەوە لەشت بەردەوام لە گەشەکردندا دەبی. گەشەکردن واتە گەورە بوون و درێژ بوون. کاتێک دەگەیە تەمەنی پێگەیشتن، ئەوە لەشت زیاتر لە 1000 ملیار خانەی تێدایە. ئەوە بزانە کە کۆئەندامەکانی لەشت لە ئەندام پێک دێ، ئەندامیش لە شانە، شانەکانیش لە خانە پێک دێن. ئەو خانانە کە هەر شانەیەک پێک دەینن فەرمانی تایبەتیان هەیە. فەرمان واتە ئیش یان کاری تایبەتیان هەیە، چونکە بەشێکن لەو ئەندامە. بۆ نمونە کاتێک ئێسکەخانەکان دابەش دەبن، پێویستە خانەی هاوشێوەی خۆیان دروست بکەن. بە شێوەیەکی گشتی لە شەخانەکان خانەی هاوشێوەی خۆیان دروست دەکەن، چونکە دروستکردنی خانەی هاوشێوەی نوێ دەبێتە هۆی ئەوەی کە خانە نوێیەکان هەمان فەرمانی خانە کۆنەکان بەجێ بهێنن. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ئەندامەکان فەرمانەکانیان بە بەردەوامی بە شێوەیەکی گونجاو لە کاتی گەشەکردندا بەجێ بهێنێت. پاشان لێرە پرسیار بۆچی خانەکانی ئێسک وێنەی هاوشێوەی خۆیان دروست دەکەن؟ لۆ ئەوەی هەمان فەرمان بکەن یان هەمان ئیش بکەن. ئەگەر خانەکە لە هاوشێوەی خۆی نەبی، ناتوانی هەمان ئیش بکە، لەبەر هەندێ دەبی لە هاوشێوەی خۆی بی. ئێستا ئەگەر تۆزێک ڕوون بکەینەوە چمان خینگ لێرە باسی چ بوو؟ باسی گەشەکردن و باسی گەشەکردنی هەموو زیندەوەران. زیندەوەریش واتە مرۆڤ، ئاژەڵ، ڕووەک و هەموو ئەو زیندەوەرانەی کە زۆر زۆریش گچکەنە، هەمویان هەر زیندەوەرن، هەمویان لە خانە پێک دێن. کە چەند خانەیەک لە تەنیشتێکدا دەندرێ، ئەوها دەبیتە چ ناوی لێ دەنێین؟ چەند خانە لە تەنیشتێک دەبیتە شانە، وەکو شانەی بۆ وێنە هەنگ، چەند خانەیەکە لە تەنیشتێک. ئەوجە ئەو شانانە کە لە تەنیشتێک دیساندا دەندرێن چەندانە چ پێک دەینن؟ ئەندام. ئەندام واتە بۆ وێنە ئەندامی هەناسەدان.
یان پێست یان ماسوولکە پێک دێنن. چەند ئەندامێک لەگەڵ یەک لە تەنیشتێک ئەوها کۆ ئەندام پێک دێواتە مرۆڤ لە کۆ ئەندام پێک هاتیە کە چەندەها ئەندام هەیە بەیەکەوە ئیش دەکەن کۆ ئەندام پێک دێ دەبیتە مرۆڤ یان دەبی بە دار درەخت یان ئاژەڵ زیندەوەر بزانە هەرچ کەواتە گیان لەبەر وە ڕووەک و مرۆڤ هەموویان ناویان یەک ناوە زیندەوەر. ئەوجا ئەو زیندەوەرە ڕووەکە یان هەنگە یان مرۆڤە. لە جەستەی مرۆڤ چەند خانە هەیە بە نزیکەی 100,000 ملیار. ئەگەر بمەوێ ئەو ژمارەی بنووسم بە ڕەنووس کو دەینووسم ئەوها دەینووسم 100,000 ملیار. چەند سفری هەیە ئەگەر بخینمەوە لێرە دابڕینی یەکەکان پاشان دابڕینی هەزاران ئەوجا دابڕینی ملیۆنان پاشان دابڕینی ملیاران ئەوجا دابڕینی 1,000 ملیارە. تەمەشاکەم بزانم چەند سفرە 3 3 3 3 12 13 14 سفر لۆ ئەو 100,000 ملیارە ئەگەر بتەوێ بینووسی پێویستە ئەوها بینووسی. ئێستا دابەشبوونەکە کووە؟ گوتمان یەک خانە دەست پێ دەکا، یەک خانە دەبیتە دوو، هەر یەک لەو دووەش دیسان دەبیتە دوو واتە دوو خانە دەبیتە چار، چار دەبیتە 8 واتە زۆربوونەکە زۆر زۆر بە خێراییە. بۆ وێنە یەک دەبیتە دوو، دوو دەبیتە چار، چار دەکاتە 8 16 32 ئەو جۆرە زۆربوونە زۆر زۆر بە خێراییە. ئەوجا ئێستا تەمەشایەکی لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەی بکەین. لێرە تۆزێک ڕوونکردنەوەیە وێنەی خانەیەکیان لێرە دروست کردیە، ئەوە یەکێک لە خانەکان. ئەوجا لە ناوەندی خانەی چ هەیە؟ لە ناوەندی خانەی ئەو ناوەڕاستە ناوی چییە؟ ناوک. ناویان لێ نایە ناوک واتە ناوەڕاست، وەکو ئەوەی کە ئەتومیوەکی دەخۆی لە ناوەڕاست دەنکەکەی هەیە یان ناوچی هەیە. لە ناوەندی ئەو ناوکەی ئەگەر تۆزێک گەورەکەین دەزوو هەیە. دەزوو کە ناوەکی تکەشی هەیە ناویان لێ نایە کرۆمۆسۆم. ئەو دەزوانە ئەگەر ئەوها کرۆمۆسۆم هەیە یان دەزوولە. ئەوجا لێرە تۆزێک دەخینینەوە دابەشبوونی خانەکان. ئەگەر تەمەشای پێستی خۆت بکەی هەر لە 1 سانتیمەتری دووجا، 1 سانتیمەتری دووجا واتە بۆ وێنە ئەوەندە. ئەگەر تامەشای ئەوەندەی پێستی دەستت بکەی بێگومان کە تەمەشا دەکەی نابینی چەند خانەی تێدایە، بەڵام لێرە نووسرایە نزیکەی 150,000 خانەی تێدایە. لەبەر هەندێ خانەکان زۆر 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 گچکەنە کە ناتوانی بیان بینی. کاتە لە پێستی بۆ وێنە دەستت لە 1 سانتیمەتری دووجا نزیکەی 150,000 خانە هەیە. ئەو خانانە ڕۆژانە دەمرن و خانەی نوێ دروست دەبی. لە ئەنجامی بەکارهێنانی پێستت بۆ وێنە
لێک خشانی لەگەڵ بۆ وێنە جل و بەرگێت، لەگەڵ دار و دیوار، لەگەڵ ئیشکردن، هەمیشە خانەکانی پێست دەمرن، خانەی نوێ دێتە جێی. خانەکان لە ناو دەچن. بەم شێوەیە خانەکانی ئەم چینە واتە خانەکانی پێست بە بەردەوامی دەمری. ئەگەر بە بەردەوامی بمری خانەی نوێ نەیەتە جێی کاتە پاش چەند ڕۆژێک هیچ پێست نامینێ، بەڵام ئەو هانیە هەمیشە خانەی نوێ دروست دەبی. بەڵام خۆشبەختانە خانەکانی پێست بە خێرایی دابەش دەبن بۆ جێگرتنەوەی خانە مردووەکان. لە ڕاستیدا چینی دەرەوەی پێست ڕۆژانە 2 جار نوێ دەبنەوە، نەک 1 جار 2 جار خانەی نوێ دێتە جێ. هەروەک زۆربەی خانەکان خانەکانی پێستیش بە دابەشبوونی خانەیەک بۆ 2 خانە دابەش دەبن، بەڵام لێرە دەپرسن ئایا چی وا لە خانەکان دەکا دابەش ببی؟ تۆ دەزانی کە ناوک دەست دەگرێ بەسەر هەموو فەرمانەکانی خانە. گوتمان لە ناوکی خانە جێگایەکە زۆر زۆر زیرەکە، واتە هەست دەکا کە ئێستا دەبی خانەکە دابەش بی، چونکە خانەیەکی دیکە خەریکە دەمری. کاتە لێرە لە ناوچی خانە فەرمان دەدرێ کە خانەکە خۆی دابەش بکە، کاتە لەوێ فەرمانەکە دێ، یان ئیشەکە لەوێ دەکرێ، یان بڕیارەکە لەوێ دەدرێ. واتە ناوک خانەکەی ئاگادار دەکاتەوە کەی کاتی دابەش بوونە. لە ناو ئەو ناوکە چ هەیە؟ گوتمان دەزوولەی تایبەت هەیە. ئەو دەزوولانە ناوەکی تایبەتیان هەیە، ناویان کرۆمۆسۆم. کاتە دەزوولە ئەوها دەزوولەی تایبەت لە ناو خانەکەی هەیە، ناویان کرۆمۆسۆمە. ئەو کرۆمۆسۆمانە لە چ پێک دێن؟ ئەو کرۆمۆسۆمانە لە ماددەکی کیمیایی پێک دێن کە بە ناوکە ترشی DNA بەناو بانگە. کاتە ماددە کیمیاویەکە ناوی ناوکە ترشە و ناوی DNA. ئەو DNA زۆر 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 زانیاری هەڵگرتیە، وەکو چۆن کۆمپیوتەر زانیاری هەڵگرتیە. زانیاری لە ناو ئەو DNA کە پەرلەی کیمیایی پێک دێنێ. ئەو پەرلانە بڕیار لە شێوەی خانەکان و فەرمانەکانیان دەدەن، چونکە خانەکانی جەستەی مرۆڤ جوودانە لە ئیشکردن، کەواتە زانیاریەکانی DNA وا دەکات کە هەر خانەیەک کاری تایبەتی خۆی هەبی و زانیاریەکانیش لەوێ هەڵگیراینە. لە کاتی دابەشبوونی خانەکان کاتەکەش هەر ئەو DNA دیاری دەکات. پێویستە هەر خانەیەکی نوێ کۆمەڵێکی هاوشێوە لە کرۆمۆسۆمەکانی دایکە خانەکەی بەربکەوێت. لە کاتی دابەشبوون بزانە لە ناو هەر خانەیەک چەند دانە کرۆمۆسۆم هەیە، دەبی لە خانە نوێیەکەش هەمان ژمارە هەبی. کاتێک خانە نوێیەکانی پێست هەمان کۆمەڵە کرۆمۆسۆمەکانی هاوشێوە وەردەگرێت، ئەوە هەمان پەرلەی ترشی بەدەست دەکەوێت کە لە دایکە خانە هەبووە،
واتە لە کاتی دابەشبوون بۆوێنە لێرە خانەکەیە، لێرە ناوکەکەیە، لێرە کرۆمۆسۆمەکانە، بۆوێنە ئەگەر ئەوها 2 کرۆمۆسۆم هەبوو لە کاتی دابەشبوون دەبی لە خانەکەی دیکە کە ئەو خانە دەبیتە 2 دیسان ئەوها ئەگەر ئێرەش ناوکەکەبی دیسان دەبی 2 دانە وەکو خانەکەی دی هەبی، ئەوها هەر دەبی وەکو ئێرەبی بەڵام هەرچەندە بوویتە 2 دانە. ئەمەش ئەوە دەگەیەنێ کە خانە نوێیەکەی پێست لە خانە پێستە کۆنەکان دەچێ و هەمان ئیش و فەرمان بەجێ دەینێ. ئەو جۆرە کردداری دابەشبوونە کە بەو جۆرەی دابەش دەبی ناوی چییە؟ ناوی دەزووە دابەشبوونی ئاسایی. لێرە دەزوو بەواتای کرۆمۆسۆمەکان دابەش دەبن. ناوچی خانەکە خۆی بۆ ئەو دابەشبوونە ئامادە دەکا، کاتەکەشی دیاری دەکا و کرۆمۆسۆمەکان کۆپی دەکا، هەر یەک لەوانە دەبیتە 2 دانە، هەر یەکەی دەچیتە خانەی تایبەتی خۆی. کو ئەو دابەشبوونە ڕوو دەدات، کو دەست پێ دەکا بە دروستکردنی وێنەیەکی لێکچوو، واتە وەکو ئەتو کو ئەگەر وێنەکت هەبوو دەچی کۆپی دەکەی، وێنەشکەت بەدەست دێ، بە هەمان شێوە خانەکە کرۆمۆسۆمەکان کۆپی دەکا، وێنەیەکی دیکەیان لێ دروست دەکا لە کرۆمۆسۆمەکان. پێی دەرێن لە بەرگرتنەوە یان کۆپی کردن. کەواتە پێشی ئەوەی خانەکە ببیتە 2 بەش کرۆمۆسۆمەکان کۆپی دەکا، لەبەریان دەگریتەوە. بڕێک لە ترشی DNA پێک دێ کە بەشی هەردوو خانەکە دەکا. لە کاتی ڕوودانی دابەشبوونەکە هەر کرۆمۆسۆمێک لە وێنەکەی خۆی جیا دەبیتەوە. کەواتە جیا دەبیتەوە 2 دانە لێرە دروست دەبی پاش ماوەیەک، ئەوها پاشان جیا دەبنەوە، هەر یەکە دەچیتە خانەی خۆی، یەکەم جار کۆپی دەکرێن. هەردوو کۆمەڵە کرۆمۆسۆمەکە بە ئاراستەی پێچەوانە دەجوولێن، واتە یەکەچیان دێتە ئەو لایە، ئەوی دی دێتە لایەکەی دی، یان بۆ وێنە یەکەچیان دەستە سەرێ، یەکەچیان دێتە خوارێ، کێشە نییە و یەکەچیان دەستە ڕاست، یەکەچیان دەستە چەپ. ئاراستەی پێچەوانە. پاشان دیوار یان پەردەی خانەکە لە ناوەڕاستە دێتەوە یەک، واتە بۆ وێنە ئەگەر ئەو هابوو دیوارەکە چی لێ دێ، پەردەکە چی لێ دێ، ئەوها تۆزە لێرە بۆ وێنە ئەو های لێ دێ، ئەوها ئەو جدووە بەرەبەرە لێرە دەپچڕێ 2 دانە دروست دەبی. هەر یەکە لەو 2 خانە نوێیە هەمان ترشی DNA تێدایە، لەبەر ئەوە هەردوو خانەکە شێوەکەیان وەکو یەکە، کار و فەرمانەکانیشیان بە تەواوی وەکو دایکە خانەیە. ئێستا ئەگەر تەمەشاکەین بزانین لێرە کو تۆزەک ڕوونکردنەوە. ئەگەر تەمەشای ئێرەکەین لێرە یەکێک لە خانەکانە 2 کرۆمۆسۆمی تێدایە کە لە ترشی DNA پێک دێن کە ناوکی خانەکە بڕیار دەدا ئێستا کاتی دابەشبوونە
دەبن ئەو کرۆمۆسۆمانە کۆپی دەکرێن، کۆپیەکی وەک خۆیان دروست دەکەن، کە کۆپی وەک خۆیان دروست کرد پاشان ئەو جەخانەکە دیوارەکە یان پەردەکە شێوەی دەگۆڕدرێ تۆزێک بەرەبەرە گەورە دەبی بۆ ئەوەی ببیتە دوو بەش، دوو خانە. پاشان وەکو گۆتمان کرۆمۆسۆمە کۆپیەکان لە یەکتر جودا دەبنەوە، هەر کەسەی بەرەولایەکی ئاراستەی پێچەوانە دەڕوە، بۆ وێنە ئەو سۆرە دەچیتە سەرێ، سۆرەکەی دیدێتە خوارێ، دیسان شینەکە دەستە سەرێ، کۆپیەکەی دێتە خوارێ. پاشان دیوار و پەردەی خانەکە ئەوها دێتە ئێرە، دوو خانەی لێ پێک دێ کە هەمان وەکو خانەی یەکەم کرۆمۆسۆمەکان و DNA-یەکان، DNA وەکو یەکە، شێوەی خانەکە، ئیشی خانەکە، فەرمانی خانەکان وەکو خانەی دایکن. ئەوجە لێرە کوو ڕوونی کردیتەوە، لێرە بەو شێوەی ڕوونی کردیتەوە، نووسرایە ڕاستە و خۆ پێش دەستپێکردنی دەزوە دابەشبوونە کرۆمۆسۆمەکان کە لە ترشی DNA پێک دێن خۆی لەبەر دەگرێتەوەتە کۆپی دەکرێت، دوو هێندە دەبی، هەر کرۆمۆسۆمێک لەگەڵ لەبەرگیراوەکەی بەیەکەوە بەستراون، یەکەم جار وەچی گۆتمە تۆزێک بەیەکەوە بەستراون. پاشان لە کاتی دەستپێکردنی دەزوە دابەشبوونەکان کرۆمۆسۆمەکان تۆزێک ئەوها کورتتر دەبن، ئەستورتر دەبن، وە پەردەی ناوک تۆزە نامینێ واون دەبی، چونکە خانەکە تۆزێک گەورە دەبی. پاشان پەیدابوونی تۆڕێک لە بۆریچکەی ورد، ئەوانە بۆریچکەی ورد ئەوها هەتا خانەکان بەرەو دوو ئاراستەی پێچەوانە ببن، هەتا ببیتە دوو دانە. ئەوجە پاشان ئەوها لە ناوەندێ کرۆمۆسۆمەکان دەبنە دوو بەش، هەر کەسە و بە ئاراستەی جیاواز دەڕوە. ئەوانە ئەو هێڵانە پێیان دەرێن تەشیلە درێژ دەبتەوە، کرۆمۆسۆمەکان و وێنە لەبەرگیراوە بەیەکەوە بەسراوەکانیش لە ڕاستە هێڵێک لە ناوە ڕاستی خانەکە ڕیز دەبن، ئەوها بەو جۆرەی. ئەوەی ڕاستی بی بە قسەکردن ڕەنگە زۆر ئاسان نەبی، بەڵام بە وێنە ئەگەر تەماشای وێنەکەی تۆزێک ئاسانترە. ئەوجە پاشان لە لایەکەی دی نووسرایە تۆزە لە یەک دوور دەبنەوە کرۆمۆسۆمەکان، وەچی دەبینین لێرە بۆ وێنە ئەوها ئەوەش کۆپیەکەیتی، لێرە ئەوها ئەوە کۆپیەکەی، ئەوە کۆپیەکەی، و ئەوە کۆپیەکەی. ئەوجە تۆزە هەر کەسە دەچیتە سەرێ یەک دەستە خوارێ هەتا دوو خانەی دروستکەن، پاشان ئەوها لە کەمەرەوە دەپچڕێ دەبیتە دوو خانەی وەکو خانەی دایک. مەبەستی لێرە ئەو دەزوانەیە کە خانەکان لۆ سەرەوە دەبن، کەواتە ئەوە بوو دابەشکردنی خانە بۆ دوو خانە، ئەویش دیسان دابەش دەبی دوو خانەی دی، کەواتە هەمیشە خانەکانی لەشی مرۆڤ لە دابەشبووندایە، لە گەشەکردندایە، و ئەوەی ڕاستی بیت گەشەکردن بەواتای درێژبوونی باڵا هەتا ڕادەیە کە پاشان ڕادەوەستی، بەڵام دابەشبوونی خانەکان هیچ کات لە ڕاوەستان نییە، هەمیشە دابەشبوون هەیە و زۆربوونی خانەکان هەیە و لە ناوچوون و مردنی خانەکانیش هەیە. لێرە ئەمن وابزانم دێمە کۆتایی
ئەو وانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بژی.